ئەمڕۆ بەشداری فیستیڤاڵی خواردنی خۆماڵیمان کردووە کە تێیدا خواردنەکان عرض دەکرێت و وەدەفرۆشرێن. بەڕای من ئەمە فیستیڤاڵێکی باشە بۆ جوتیارەکان و بۆ بەرهەمی ناوەخۆیی پێویستە لە کوردستاندا بەرهەمی ناوەخۆیی پەرە پێ بدرێت و ئەم فیستیڤاڵە هەمیشە بەرز ڕابگیرێت چونکە ئەم فیستیڤاڵەوا دەکات کە هاندان بێ بۆ خەڵکەکان تاکو و خواردنی خۆماڵی یاخود هەر شتێکی خۆماڵی بفرۆشرن و منیش خۆم بە خۆشحاڵ دەزانم کە وەکو قوتابیەک بەشداری ئەم فیستیڤاڵم. بەشداریمان کردو لە فیستیڤاڵە بە بۆنەی ڕۆژی جیهانی خۆراک چەند شیرینیەکمان هێنایە شیرینی تورکی و کوردی و عەرەبی کێک کوشتیوە بەشداریمان کردیە. بازارێکی باش بوو هیوادارین زوو فیستیڤاڵی ئەوهانە بکرێتەوە بێزگە لەو فیستیڤاڵی چونکە بەرهەمەکانمان زیاتر ناسان چونکە ئێمە دامەزران شتی وامان کەمە ئێمە هەستاین بەکاری سربەخۆ ئۆنلاینش ئەفرۆشین. تەنانەت ئەو خوێندکارانە کە تەخەڕوجەکەن دانامەزرێن ئیشێکی سەر بە خۆیان هەبێ سوودێکی زۆریانە بێ. خوێندکارانی کە لێر و کانش تەخەڕوجەکەن گەردان نامەزرێن هەوڵدەن کارێکی سەر بە خۆیان هەبێ پشت بە خۆیان بەستن بزنزێکی تایبەت بە خۆیان هەبێ کارێکی زۆر باشە. بۆ گەنج لەو فیستیڤاڵانە بەشدار بێ لەوەی ئەزمونێک لە خۆی پێ بکات لە کارەکانی لە نمونە پاش ئەو فیستیڤاڵی ئەتوانی خواردنەکانی زیاتر بە ئاشنا بکات بە ئەو قوتابیەکانیان بە مامۆستایەکانیان بەو کەسانێک کە لە دەرەوە دێن بۆ ئەوەی تامی خواردنەکان بکەن و چێژ لێ بین و هەم وەکو بزنسش ئەتوانین بەکاری بێنین ئەتوانین وەکو کارێکی خۆش بەکاری بێنین ئەتوانین خواردنگەیەکدا بنێن ئەو خواردنانە لێ بفرۆشین لەوانەیە ڕۆژانە مەنزەڵێکیان دوان یان سێیان ببێتە ئەوەی یعنی قازانجێکی باش بکەیت لەو بوارەدا تەمان ئەوەش لەو گەنج زۆر باشە یعنی ئەبیتە خاوەنکاری خۆی و خاوەن بزنسی خۆی. أصل أكرهتي ما برهم مخر يا خمالية سماق منينايا شبربان منينايا دوشاف منينايا كسكان منينايا بنفس السنة بيزن بنفس منينايا أو صوت كهجيرة كت كهجيرة هنارا سيزدا برهم منينايا بس هكر بيشك دي مجال بر وبا بيشك درانتر باش أصحاب روجدي نعويد برنجي دودار كبن برنج صادری دادر کبید شش ماه دادر کبید کس ندیدی دادر کبیدن همو برنجک همو شکل دادر کبید بس تازه من یک بر همینایا بر همین مشخر خمالی هم آکریت هاتیم خود نرخکی چتی خمالی بچه گرانه ئەمڕۆ کاڵسان بە بەشداریکردنی سێمین فیستیڤاڵی جیهانی خۆراک من و برادەرەکانم چەندین خۆراکی جیاوازمان دروست کردووە من ئەوڕۆکە بەسەر پێ بەشداریم کردبوو کە خواستێکی زۆری لەسەر بوو لەخوای بەزیادبی مێزەیمە ئەو مێزەیەکە ئێمە لەسەر بووین باشترین خواستی لەسەر بوو لە ڕووی فرۆشتنەوە. گرنجیدان بە بابەتی خۆراشی سروشتی ئەسلی پێویستە بە بابەتی سروشتی باڵێن خۆماڵیشبی کارێکی زۆر گرنگە خۆتە زانی ئێستا ئەو خۆراکانەی کە لە بازار هەی سەرچاوی زۆری نەخۆشیەکانن بۆ ئینسان ئەو خۆت ئەو ناساندنی ئەو بەرهەمە ناوەخۆیانە خۆی لە خۆیدا کارێکی چاکە بۆ ئەوی خەڵک ڕوو لە خۆراکی ناوەخۆمان بکەین خواردنی ناوەخۆمان باڵێن. ئێمە وەکو زانکۆی سۆران ئەوە بۆ سێەم ساڵ لەسەر یەک فیستیڤاڵی بەروبوومە خۆماڵیەکان لە ناو زانکۆ دەکرێتەوە کە بە بەشداری چەندان کۆمپانیای بەرهەمهێنانی بەروبوومە خۆماڵیەکان و جوتیارانی ئەم دەڤەرە و دەڤەرەکانی تری کوردستان و خودی قوتابیانیش بە بەروبوومە خۆماڵیەکان و بە خۆراکی تەندروست بەشداری دەکەن. بەڕاستی پێویستە دەرفەت لە بۆ قوتابیانمان دروستکەین بۆی ئاشنای بازاری کار بن بە تایبەت
لە بەروبوومە کشت و کاڵیەکان و لە خۆراکی تەندروست کە بتوانن لە دوای دەرچوون ئەوانەی کە ئارەزوو دەکەن لەو بوارە لەو مەجاالە ئیشکەن دەرفەتی کار بۆیان دروست ببێتن چکو ئێمە لە ناو زانکۆ جیالەوەی کە لە ناو پۆڵەکانی خوێندن ئەو نۆڵج و زانیاری و معریفەی کە وەردەگرن بە بەردەوامی ئێمە لە ڕێگەی سنتەری پەرەپێدانی کار و لە پاڵ ئەمەش لە ڕێگەی کۆمەڵێک ترێنینگی تری وەکو کارسازی بۆ قوتابیانمان دەکەینەوە بۆی قوتابیانمان بتوان لەو ڕێگایەوە ئەو پسپۆریانەی لیان دەخوێنن دەرفەتی کار بۆ خۆیان دروستکەن. خۆشبەختانە ئەمڕۆ لەم فیستیڤاڵە سەر و 6 قوتابی بە کۆمەڵێک چاڵاکی جۆراوجۆر بەشدارە لەم فیستیڤاڵە بۆی بتوانین لەم ڕێگاوە ئەو بەرهەمانەی کە هەیە بە بازاڕی بکاتن و فرۆشی تێدا بکاتن.